خۆپیشاندانی دەیان ژن بۆ کوژانی کچێکی دی عێراق تیبە عەلی 22 ساڵ لەژێر بیانووی شەرەفدا. یوتوبەرە عێراقەکە دوای چەند ساڵێک گەڕانەوە لە ئیستانبولەوە بۆ لای کەسوکارەکەی لە شاری دیوانەی خواریو عێراق بە خنکاندن کۆتایی هات. کوشتن لەژێر ناوی شەرەفدا لە کۆمەڵگای عێراقی بەسەرهاتێکی دووبارەیە. ئەمڕۆ دەمانەوێت سنوورێک دابنین، دەمانەوێت کۆتایی بە دۆسیەی تیبا بهێنین، کۆتایی بەو تاوانە شەرمەزارە بهێنین، دەبێت کۆتایی پێبێت. هەزاران ژن بەهۆی ئەمەوە کوژراون و بێگومان عێراق زۆرترین ژمارەی تاوانی لەم جۆرەی لە جیهاندا هەیە. بڵاوبوونەوەی ئەم جۆرە نەریتە ڕەگوڕیشەی لە ئەوەی پێدەوترێت کوشتنی ناموستێت، شتێکە کە هیچ پەیوەندی بە ئاین و ئیسلامەوە نییە. گرتبوونەوەی ژنانی خۆپیشاندەر ڕوونە کە چ سیستەمێ لە مێینە دەکرێت لەژێر ناوی پاکردنەوەی شەرەفدا لە عێراقێکدا نوغرۆ بووە بەو هەواڵە تراژی دیانە. ئەگەر ئێمە بێدەنگ بین لەسەر ئەم کوشتنە کچێکی تر دەکوژن، باوکیان برادەیان کوژن، ئەم دیمەنە دڵتەزێنانە دووبارە دەبنەوە. هاتنمان بۆ سەر شەقام تەنها لەبەر تیبە نییە، بەڵکو دەمانەوێ ئەو ستەمە لەسەر ژنان لا بدرێ. دروشمی لافیتەی خانمێک نووسراوە، ئێمە شەرەفی هیچ کەسێ نین، یان نووسرا بوو بێئابڕوویە کوشتنی کەسێک یان داوای قورستین سزا دەکەن دەرهەق بە بکوژەکەی کچەکەی دیوانیە. داواکاریمان لە سێدارەدانە، لە سێدارەدانی باوکو براکەی، هەروەها دانانی یاسایەکی نوێ کە پارێزگاری لە ژنان بکات. ڕۆژانە ژن دەکوژرێت لە ژێر پاساوی زۆردا، هەر کەس بیەوێت لە مێینەیەک ڕزگاری بێت لە ژێر پاساوی شەرەفدا دەیکوژێت. بە پێی یاسای سزادانی عێراقی مادەی یاسایی غەسلعار پاکردنەوەی شەرەف یاسایەکی ڕوونە و زیاتر لە قازانجی بکوژە. ئەم چالاگوانەی بواری سیڤڵی سەرڕایەوەی پارێزەرە داوایەکیشی لە دادوەران هەیە. لە وڵاتەدا ژنی زۆر هەن هاوتای تیبە عەلی کە کوژران لە ژێر ناوی ڕێساکانی تایەفەگەریدا. داوای لەدانی یاسای 409 دەکەن لە یاساکانی سزادانی عێراق کە بەکاردێت وەک پاکردنەوەی شەرەف. داوا لە دادوەرانی گەلەکەمان و مرۆڤایەتی دەکەم کە کار بە یاسای 406 بکەن لە بری ئەو یاسایە. چیتر 20,000 کەس لە یوتوبەرە عێراقەکە ناڕوانێت. ئەو لە گەڕانەوە بۆ زێدەکەی کوشتیان. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا.